داوایەکی ڕوون و ڕەوان بۆ گۆڕانکاریەکی بەرچاو. ئێمە خۆمان وەک ڕابەرێکی جیهانی دووپات دەکەینەوە لە چوون بەرەو لە سەداسەد وزەی لە بن نەهاتوو. بە بەشداریمان لە خۆڵقاندنی کارباندازەیەکی زۆر ئێمە هەموو داهێنانەکان دەپارێزین. بەو بڕیارە کە جێبەجێکردنی مەرج نییە، ئەوە سەودانوێیەکە جیهان دەکاتە ئابوووریەکی خاوێنی بێدەرهاوێژەی کاربۆنی. سەوداکە داوای 10 ساڵ ئامادەکاری نیشتیمانی بۆ دروستکردنەوەی بەرەمهێنانی کارەبا و گواستنەوە و وەرزێری دەکات. هەروەها سەوداکە دڵنیایی بۆ مەشق پێکردنەوەی کرێکاران و خوێندنی باڵا و خزمەتگوزاری تەندروستی و خانە نشینیان بۆ مسۆگەر دەکات. ئەم سەودای وزەی خاوێن لە کارنامەیەکی سوسیالیستی زیاتر نیە و خۆی لە پلانی ژینگەیەکی باشدا پیشان دەدات. ئەم سەودانوێیە بە ئەندازەیەکە کە مەترسیدارە. کۆماریەکان دەرفەتێک دەبینن بۆ ئەوەی دیموکراتەکان بخەنە حاڵەتێکی دژوارەوە. دەرفەتێک بدە هەموو کەسێک بە ئاشکرا ڕای خۆی بڵێت و بزانین هەستیان چیە بەرامبەر سەودای وزەی خاوێن. بەڵام ئەگەر کۆماریەکان بڕوایان وابێت کە ئەوان تەڵە بۆ دیموکراتەکان دەنێنەوە، هاوکات دیموکراتەکانیش لە سەنات سوورن لەسەر بەرپەشدانەوەیان بەرەنگاریان ببنەوە. بە دڵنیاییەوە مشتومڕەکە جیاوازی لە نێوان دیموکراتەکاندا دەخاتە ڕوو سەبارەت بەوەی کە چۆن سەر و سەودا لەگەڵ گۆڕانی کەشوهەوادا بکەن. ئێمە ئەم دەرفەتە دەقۆزینەوە بۆ ئەنجامدانی مشتومڕی ڕشت لە سەر کەشوهەوا، چونکە کۆماریەکان پلانێکیان بۆ چارەسەرکردنی گۆڕانی کەشوهەوا نییە. بە هاوکارانی کۆماریەکانمان دەڵێن ئەمە گاڵتە نیە و گۆڕانی کەشوهەوا مەسەلەیەکی ئەوپەری جددیە. لایەنگرانی سەوداکە نکۆڵی ناکەن لەوەی کە بڕیاری وزەی خاوێن چارەسەرێکی باشە. مەسەلەی گۆڕانی کەشوهەوا لە گۆڕێدایە و شتێکی گریمانەی نییە و دەڵێین ئایا ئێمە چی بکەین بۆ کارکردن بە خێرایی ئەوەی کە زانست پێویستی پێ هەیە. ڕخنەگران بڕیارەکە بە کارەساتێکی گەورەی ئابووری دەبینن. ئەوە دەبێتە پلان ڕێژیەکی ناوەندی لە واشنگتنەوە بۆ هەموو چارەسەرەکان. بەڵام بەهزری من هەندێک لە پێشنیارەکانی لەسەرەوە بخوارەوە هاتووە. دەرەنجام ئەمە زیان بە خەڵکان دەگەینێت. ڕاپرسیەکان ئەوە دەردەخەن کە ئەمریکایەکان هەتا دێت نیگەران دەبن لەمەڕ گەرمبوونی هەسارەی زەوی. بەڵام ئەم نیگەرانیە هێشتا پێویستی بە کاردانەوەی بەردەوامی کۆنگرس هەیە. ئەوەی کۆماریەکان لە دژی ڕاوەستاون و دیموکراتەکانیش لەسەری دابەش بوون، سەودای نوێی وزەی خاوێن دەرفەتی تێپەڕبوونی لە کۆنگرسدا سفرە.